وەزارەتی پەروەردە ئەنجامی تاقیکردنەوەکانی خولی دووهەمی پۆلی 12 ئامادەیی ڕاگەیەنی کە لەسەر ئاسی کوردستان لە خولی دووەمە 77,089 قوتابی کە دابەش بوون بەسەر 1176 هۆڵی تاقیکردنەوەکانیان ئەنجام داوە. پرۆسەیەکی زۆر شەفاف بەجێبێنین ئەویش ئەوەیە کە بریتیە لە ئاشکراکردنی پەڕەی سۆما بۆ قوتابی خۆی کە سریاڵ و کۆدی خۆی لەلا هەیە. ئەم پرۆسەیە لە بنەڕەتدا بۆ ئەوە ئەنجام دراوە کە قوتابیان ڕاستەوخۆ ئەو پەڕە سۆمایی کە تاقیکردنەوەیان تیا ئەنجام ماوە بتوانن بیبینن و لە هەمان کاتدا وەڵامی نمونەییش ببینن، واتە وەڵامی ڕاستی قوتابی، وەڵامی ڕاست و وەڵامی قوتابیش بە هەمان شێوە لە وێبسایتەکە ئاماژەی پێدرێت کە قوتابی دەتوانێت لە ڕێگەی کۆد و سریاڵ نەمبەری خۆیەوە داخڵی ببێت.